هر دەستپێکە دەستگیرکردنەوە یا گرتیت بادینان فراکسیۆنا کۆمەڵە دەدگەریت گەل دەستگایەت و ێتەڕاگەاندنê kenalê peyam gel endam perleman firaksiyona کۆمەڵە دەدگەری گەل هەڤال و برادەر و ڕۆژنامەنووس و هەمی هەڤال و پارێزەرە تاریکار بین سەر کەیسا گرتیت بادینان هەر دەستپێکە ئەvê کەیسê heta ku ev rokeb dawî ji nehate rolê evê komala dadgerî em giran û roleke gelekê giring hebiye keysa girtiyet badînan da ku serxet bîne û harîkar bîne gel me dat gel kesokarin me dat gel ailet me da seredana malet me giriye her li asayîşa giştî seredana me kiriye çaksaziya gewran li hewrê seredana me kiriye ew erkê exlaqiyê niştîmaniyê wijdaniyê ayînî ew ê sermilet xwe zêdetir encam dayne. برایانەشمان وەکو کۆمەڵی هاوڵاتی خەڵکی کوردستان کە لەسەر ئەوەی لەسەر حەق بەجواواتون زیندان کراون سزادراون ئەرکی کۆمەڵە بەخۆی وەکو حزب بە فراکسیۆن و پەرلەمانتارەکانی بە میدیاکانی کە داکۆکی لە مافی خەڵک بکەن بە تایبەت سزادراوەکان ئەمان لە ڕوویەکەوە شانسیان هەیە کە زوومی ڕاگەیاندن و پەرلەمانیان لەسرە کۆمەڵێ ستەم لێکراو هەن بە تایبەتەوانەی کە بە ناوی ئیسلامی و گیراون بە حەقیقەت کە فەقیرانە هەر لەوێ باسیش نەکرێن من معلوماتم هەیە زۆر مەزڵوم لە سژنەکانی هەردوو زۆنە هەیە بەداخەوە ئەوش هەر ئەرکی ئێمەیە داکۆکییان لێ بکەین و دیفاعیان لێ بکەین.